بەناوی بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی توند و تیژی دژی ئافرەتان و خێزانی ڕاپەڕین و زانکۆی ڕاپەڕین بە خێراتندان دەکەین زۆر بەخێر بن. بۆ پانێڵی تند و تیژی خێزانی کە لەلایەن بەڕێوەبەرایەتیمان و زانکۆی ڕاپەڕین ڕێکخراوە بە بۆنەی 25 نۆڤەمبەر ساڵڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی تند و تیژی دژی ژنان. لەژێر دروژ بین، یەک بگرن و وەبەرهێنان بۆ ڕێگریکردن لە تند و تیژی دژی ژنان و کچان بەدەم سرودی ئەی ڕەقیبەوە سەرەتا با چەند ساتێک بوەستین بۆ ڕێزلێنان و وەفا بۆ گیانی پاکی شەهیدان و قوربانیانی دەستی تند و تیژی. فەرموو. بەڕێزان کۆتاییان بە تند و تیژی دژی بە ژنان و خێزان هەوڵێکی بەردەوامی ساڵانەیە بۆ ڕێگریکردن و نهێشتنی تند و تیژی دژی ژنان و خێزان لەسەر تاسەری جیهاندا. بۆیە وەک بەرپرسیارەتێکی گرنگ پێویستە هەوڵەکانمان چەند بکەینەوە بۆ پاراستنی ژنان و ئارامی خێزان لە ناویشیاندا، گرنگیدان بە پەروەردەی چاک لەناو خێزاندا. تند و تیژی دژ بە ژنان یان تند و تیژی خێزانی زۆر جار لە ماڵەوە پەردەکێشێت بۆ دەروێی خێزان و بەتایبەتیش بۆ شوێنی کار. تند و تیژی بە دنیایەوە کارگەری بەرانکەری لەسەر تەندروستی و خۆشگوزەرانی ژنان و هەروەها خێزان و لە ناویشیدا بەتایبەت منداڵان هەیە. لەو پرسەدا جێداخە کە پیاوان بە شێوەیەکی گشتی لە پرسی تند و تیژدا پەراوێز دەکرێت. ئێمە پێویستمان بە پیاوە باشەکانی وەکو ئێوەی بەڕێسێ بۆ ئەوەی یارمەتیمان بدەن لە ڕێگریکردن و کۆتاییهێنان بە تند و تیژی دژ بە ژنان لە ڕێگەی پەروەردە و گفتوگۆی بنیادنەرەوە لەناو خێزان و کۆمەڵگەدا. ناتوانین کۆڵی لەوە بکەین کە دیاری تند و تیژی لەسەر تاسەری جیهان بووە بە دیاریەکی ڕۆژانە کە لە ناویدا ژنان و منداڵ و خێزان بەگشتی دەبنە قوربان. ئامانجی ئێمە بۆ باشترکردنی ژیانی ژنان لەناو خێزان و کۆمەڵگەدایە و هەوڵدانە بۆ دەستەبەرکردنی ئارامی و ئاشتی کۆمەڵگا وەک ئەرک و پێویستی. تەناو 16 ڕۆژە بەس نییە بۆ ئەوەی مافەکانی ژنان و ئارامی خێزان دەستەبەر بکەین. بۆی دەبێت بەردەوام کارکەین بۆ کەمکردنەوەی تند و تیژی، بە تایبەتی تند و تیژە مەبەزدارەکان و ئەو تند و تیژانێکی ئێستا زیاتر دەگوزێرن لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکان یاخود ئامێرە ئێلکترۆنیکانەوە. بۆ مەبەستە زانکۆمان وەک هەموو دامەزراوەکانی تر لە هەرێمی کوردستان لە دەرەوەی هەرێمی کوردستان چەند چالاکیشی جۆراوجۆر ئەنجام دەدا بۆ ڕێگریکردن و نەهێشتنی تند و تیژی دژ بە کچان دژ بە ژنان. بەڕێزان لەناو ئەو پرسەدا خوێندکارانی زانکۆ بە تایبەتی کچان بوونەتە قوربانی سەرەکی هێرش ئەلکترۆنیەکان لە ناویشیاندا. دڵنیامە لەوەی کە بەڕێزان لە ئاسایش و لە پۆلیسی ڕاپەڕین ئاگاداری زۆر کەیسن کە قوربانی سەرەکی لە پرسە تند و تیژی ئەلکترۆنیەکان قوتابی خوێندکارانی گەنجی کچن. بۆی وەک ناوەندێکی زانستی و ئەکادمی بەرپرس داواکارین کە سەردەم لایەنە پەیوەندیدارەکان هەوڵەکانیان یەک بخەن بۆ باشترکردنی ژیانی ژنان و خێزان لەناو کۆمەڵگەدا. لە ماوەی 25 بۆ 10 دیسەمبەردا چالاکیەکانی زانکۆمان تایبەت دەکەین بە پرسە دەرونیەکان، زەبری دەرونی، مافەکانی مرۆڤ و تەورە یاساییەکان کە تایبەت و گرنگن لە پرسەدا. هیوادارم ئەو پانەڵەی ئەمڕۆ کە پرسی یاساییەکان و دەرونی و ئەرکی ڕاگەیاندنی کار دەکرێتیدا ببێتە بەشێک لەو خەمانێکی ئێمە کار لەسەر دەکەین ساڵانێکدا. ماڵی بەرکەوتەی لەگەڵ تند و تیژی نییە. لە تێڕوانینە عەقلیە هەڵانەیە کە بەهۆی خراپی پەروەردەکردنەوە ئێمە دەیبینی ئەوەیە کە لێدانی ژن بۆ باشترکردنی ئەدای ژنە، بۆ لێدانی ژن پەیوەستە بە سەلمانیەتی پیاوەتی و سەپاندنیەتی بە سەیباتنی هەیبەتی خۆی بەسەر ئافرەتەکەیە. پێی وایە ئەگەر بێت و مەسەلەن لە ژنەکەی با زیاتر یۆماڵی ئەبێ ڕێزی لێ ئەگرۆ فەرمانەکانی جێبەجێکە. ئەوە پەیوەندی بە چیەوەیە؟ جۆری بیرکردنەوەی پیاو لە کۆنتڕۆڵکردنی خێزانەکەیان لە بەجێبەجێکردنی ئامانجی تێهێتی واتە جۆری بیرکردنەوەکە بڕیانەدا. بەرژنی ئێمە کلتورەکە مەسەقەت بێت و بەندیش نییە کە ئاینەکە ڕێگەی پێدا بێ یان هەرۆکاری بەڵام خۆی ستایلی بیرکردنەوەی بۆ شێوە. هۆکارە بریکەکان طبعاً ئێمە دەزانین کە باس هۆکارە دەرمێنانەکەی سێ لایەنە خۆگری لایانی بیرکردنەوە لایانی ئیمۆشن واتە لایانی فۆربانی. ئێمە هەستی بیرکرد هەستی تووڕەبوونمان هەیە، هەستی دڵخۆشیمان هەیە، هەستی بڵێن هاوارکردنمان هەیە، هەستی ئەومانی کە سترێسێکمان لەسەرە دێن چی ئەەکەین؟ بەتایبەت ئەو پیاوانەی کەوا لەژێر بارودۆخێکی کارکردن لە ژنگەی کارکردنی ناجێگیر و ناڕەحەتە کار دەکەن، کاتێک کە سترێسفوو دەبن دەگەڕێنەوە ماڵەوە بە شێوەیەکی ئۆتۆماتیک بێەوەی بۆ خۆی هەست بکات و تووڕەیەکی بەسەر ماڵ بناڵەکەی ڕەپاڵ بکاتەوە. ڕەنگە بۆ ئافرەتێکی ڕاز لێ ماش ڕەنگە بۆ کوڕێکی شتێتەوە باڵێ لە شوێنی شتەکەی تووڕەیەکەی بەدای باڵ شتەکانی بەتاڵ بکاتەوە. کێشە ئابووریەکان هەمیشە کێشە ئابووریەکان دەکرێت بۆ ئێستا فاکتەرێکی زۆر و گرنگ و هۆکارێکی زۆر گەورە لەپشت هەموو ڕەفتارێکی
لهر لعداني بيرداخل طبعا لو رفت عليك الخزان هو أبداك وكوي كبيار الأنجامي بيكايك الأنجامي نجاريك الأنجامي بيشي دزناك الأنجامي كإفلاس دل الأنجامي كزنرارك الأنجامي كتمشاعك الدعاتي بكتنها والله ما هو مضاركين مصاتي بيزورك ويغا نهينا كبيريس تبابي بيريس شتك عصر كان كاتي قاتا تنجانوا برقينا أو شيء بوعيكا ما هو مضاركين لأنها ما تتوزدارك وما هاني بوشي كبيرين كنتو تيجي أنجام ده بتعبتي أجر بيم تنتظرين عشايرك أو كاتيك كياقت يا أجي ما بيجي زور خانة وأنا كل ما دوش ولا كان بيسمو كاري في جرين إلا خلافات خزاني كبو أدا دراسة كي برجع إصلاح بسدود وش نشوف أو داني كوا تنتيجي أنجام درا اللي هم بيعانوا بهماشي وعافتاني كوا كل يوم بكرم هذا وش بدي أم بكرنا لدى بوسطة سياسية كانوا بيجان بكرنا برامج الشطران فرمتنا سطاز بوقا إما عفتاني ما كنا خاطوا تنهند بالكيان إن شاء الله يوازي مليار شلون يرشقات السر مثلا يعني تندرجي يعني شلون هاني تندرجي مليار بتعرفي شيء سوشيال ميديا كيس تاكا بانتايكي بالدراوانة طوريكا وقلتولي جازوك ولا كسني بيوين كسني يعني مدمنين دوباره بنوي بركوتن بو مشهد تندرجي كلناو بلين السوشيال ميديا بهموش مرة كان يعرض ذكرواعك كان يلسه تسلبت بهستيارة حاصوز نابرنا شون توكلا أو شروي كلا غزة رويدا بين إسرائيل وفلسطين مناظر بخون بين داخل استيجي يعني تأهم مشهد أبيين مرتني في عسايد بالظلم والمال اللي بيهنش بقازة بو شو كان تأهم ده إكسبوجر وفركوتني بو حالة دبير في عسايد كاتي كبرنا ما ده بلا شيء جاب كابت وبوهم نهابة من مدير عسايد بزور عسايد ويا بيني مشكلة تمديدي كان ياخذون دينار تمديدي كان على السوشيال ميديا وهذا كإنسان بأسباب يستبد شك بيني كبغين علاقات مسائل ورحمة وزين عصوتي لنا ما ننمى أو تنام مسكا السوشيال ميديا لكن يقولون ما راح أذكره إن شاء الله زوج بيتو دانا بيرجع وجانا جانا لشوية دارك ورا خصوصيان بعمل تبون زانا لشوية لزندانة جانا لشوية لزندانة جانا بيتنا ديارة وش لزندان يا جانا خمو إيه واتان لكر أو دي فرق جوازي بيبكر بخوي جانا يتينا كردا بكر جانا يتينا كردا بخوي جنادا أما خطاي إيه أبو بيم بوتن ود جوازي ما كان بين يوم كستانة أو أبو تندو تيجي برامبر أو أفرتي بو بكر جانا ده جنب بسيط كما قريا وخا خيار رازك اي ما عندها فوق جوازي ما كيرنا وقت شكري ده أكثر فقيرة ده انت أمبار ما دكردو بركاش من برز كلو تا كتني كي بيكردي والله بياوكا لسرتا دا بيم قوتن وازنو كروبيرن باب خرابو تاكي خويلك جاكاتوا هاد جوازي تام بيكر هر تندو تيجي تام برامبر أفرتك تكر بوي يستحل من آوايا أوي لها موتان زياتر دا سوتيا من شوكا من دايكم دايك واشبه بلا تواشبه مبني خواه اي خواه اركتم ارنا بتواصل موبايلي بينا أنا ده بس ده عند البيب روا أنت بوت حنا برا وإذا اسمع بقول قلت له زاد تشلك ده بس اركتم نبي تسمى خوشم توزك أو بينا أنا ده باش بروش اخوان خذها انا خواه هانا اركتم نبي تسمى خوشم هانا دي أخوة وشو يكوي براد لكفية والله ده جن وقت في دزان شورش بمالنا كيرتو بس خود دزان إلى شوية أريوتي وهم بالا دنگا دك عندك حتى دري هربينا تيران هاتنا سر مار أريكو نمقول من بنا وزاري
نەخوتارە نەخۆشم ئەرێدا برمانی بۆ دکتۆر فەحسی بۆ کردی دەرمانی بۆ نووسی کتیبی بنەوە ماڵێ کار دەبێت لەوە زیاتر لێ بکەین ئەیخوایە زۆر شکرم لە بەشت خەڵکی بە حەسرەتی منداڵێکی ئەمن دوو منداڵم هەیە لە بەریان ناحەستێمەوە گوێمەدە تا دەبێ ئینشاڵڵا ئەرە نابە ئەرە کچم دەهەستە ئەرە دەهەستە دەرەبم بە دکتۆرە پەرستارێکی ئەرێ باشە دەبەسە دەبێ بڕەوە لەوە زیاتر چی دەباشە ئێستا خەڵە تەلەفۆن بۆ هاڕێم دەکەم بەسە بەس بیبڕەوە ئەیخوایە بکە ئەلو باشە شاگوڵجیان زۆر سپاس وەڵاهی بۆ داکەم تەلەفۆنم کردبوو ئەگەر بێ سێرێکی تێ زۆر سپاس دەکەم لەوتەی لە خەستەخانە هێناومانەتەوە هەر نووزە بۆڵە بۆڵەیەتی ئەگەر بێ سێرێکی تێ زۆر سپاس دەی باشە چاوەڕێتم دەی خوان لەگەڵ بەسە دایە ببڕۆ ئێستا دێ سێرێکی داکەم کە لەوتەی هێناومانەتەوە هەر بۆڵە بۆڵێتی سێرێکی جۆنی فورێگە ئەحواڵت چانە وەڵی باشی وتیان وەزاییە بکەم ئەها خەریکی چین ئەرێ دەبەسە ببڕۆ دایە دوشمەکەم بۆ پورم ئەوان دەنێرم با بزانن هەر نەخۆشی دایکتان زەختی زۆر بەرز بۆتەوە چۆن زەختم بەرز نابێتەوە چۆن ئەها پێویستە زیاتر ئاگاداری دایکتان بن ئێستاش کۆمەڵە ئیلاجی بۆ دەنووسم پێویستە ئیلاجەکان لە کاتی خۆیدا بخوات بخوا خێرت موسیقیژی خۆ سڵاوتان لەبێ و کاتتان باش من دکتۆر پەیمان ڕەمەزان سەرۆکی زانکۆی ڕاپەڕین دیارە لە 25 نۆڤەمبەر ساڵانە کامپێنی توند و تیژی دژبەژنان دەست پێ دەکا لە هەرێمی کوردستانیشدا لە سەرجەم شار و چارۆچکەکان ئەو هەڵمەتە بەردەوام دەبێت گرنگە و چالاکیانەی کە دەکرێن بڕاستی تایبەت بن بە پرسی خێزانی توند و تیژی خێزانیەکان و توند و تیژی بە تایبەتیش دژی ژنان و کچان ئێرە لە ئەمڕۆ لە زانکۆی ڕاپەڕین چالاکێکمان ساز کرد لەگە بەڕێبەراتی توند و تیژی دژی ئافرەتان و خێزان لە ڕاپەڕین ئەو چالاکی ئەوڕۆ پانەلەکی تێدا لەگەڵ دووشانۆ کە تایبەت بوون بە پرسی توند و تیژی دژی ژنان و خێزان دیارەکردنی ئەو چالاکیانە ساڵانە بەڕاستی و بەبیرمان دێنێتەوە کە ساڵانە چەندان قوربانی هەن لە هەر ڕۆژێکدا کە ئێمە لە 25 نۆڤەمبەر وەری دەگرین بۆ 10 دیسەمبەر کە دوا ڕۆژی پرسی مافەکانی مرۆڤە لە هەر ڕۆژێکدا لە هەر کاتژمێرێک و لە هەر دەقێکدا 3 خێزان یاخود 3 ژن ڕوبەڕووی توندتیژی خێزانەکان دەبنەوە دیارە پرسی توندتیژی پرسێک نێتابێت بێت تەنها بە هەرێمی کوردستان بەڵکو پرسێکە لە هەموو کۆمەڵگەکاندا هەیە و سەرتاسەری جیهانیشە پرسێکە کە بەڕاستی بەردەوام لە ساڵی 1960 تا ئێستا کار لەسەر دەکرێت دیارە لە دەڤەری ڕاپەڕین خۆشبەختانە وەکو بەڕێبەراتی توندتیژی ئەمڕۆ ڕایگەیان کوشتنی ژنان و کچان لەگەڵ خۆسووتاندن ڕێژەکەی زۆر دابەزیوە ئەوە جێی دەستخۆشیە بەڵام بەداخەوە پرسەچکەی زۆر دیار هەیە ئەویش ئەوەیە کە توند و تیژی ئەلکترۆنیەکان کەەوەش بڕاستی کچانی گەنج لە تەمەنی 18 ساڵی بۆ 25 ساڵی بە زۆری ڕوبڕویان دەبنەوە بۆی لێرە داواکارم یاسا دانەران و یاسا سەروەربێ لە کاتی توند و تیژەکاندا داوا دەکەم لە خوێنکارانی گەنج لە کچان لە ژنان هەر کاتێک توند تیژیان بەرامبەر دەکرێت هەر کاتێک ڕەشیان لەسەر دەکرێت پەیوەندیکەن بە بنکەکانی پۆلیس بە ئاسایش لە شارۆچکەکانی کوردستان چونکە بەڕاستی لەو پرسەدا زانیاریەکانتان نهێنیەکانتان بە تەواوی دەپارێزرێت